نزیکترین کەس لە من لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرموێ ئەو کەسەیە کە زۆر سەڵەوات لەسەر من لێ دەدات. لە قیامەتدا ئەو کەسەی کە زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدات لە ڕۆژی قیامەتدا لە هەموو کەس لە پێغەمبەری نزیکترە. تەماشاکەن برام، چەندە فەزڵ و گەورەی هەیە، چەندە پاداشتی بۆ ئینسانی هەیە برام. خوای پەروەردگار لە ئینسان خۆش دەبێت، ئەو کەسە لە پێغەمبەر نزیک دەبێت، خدای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە ئەو کەسەی کە زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدات صلی الله علیه وسلم. چەند ئاسانە برام، چەند بە ئاسانی ئەو سەڵەواتە لێ دەدرێت، ئەو پاداشتە برام چەند بە ئاسانی بۆ ئینسانی وەدەست دەهێنرێت. بەڵام ڕەنگە زۆر کەس کەم تەرخەم بێت، بەخوا هەفتە دێ و دەڕواتەوە جارێک سەڵەواتێک لەسەر پێغەمبەری نادات، ڕۆژی جومعە دێ بێ ئاگایە سەڵەواتێک لەسەر پێغەمبەری نادا برام. با هیچ ڕۆژێک نەبێ 100 جار سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی نەدەی، با هیچ جومعەیەک نەبێ 1000 جار سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە نەدەی برام. چ فەزڵ و پاداشتێکی هەیە بزانە. ئیبن مەسعود بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت، دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة. نزیکترین کەس لە من لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرموێ ئەو کەسەیە کە زۆر سەڵەوات لەسەر من لێ دەدات. ئەنجا کە دەتەوێت نزیک بی لە پێغەمبەر، کە دەتەوێت لەو پێغەمبەرە نزیک بی، دراوسەی ئەو پێغەمبەرە بی، لە بەهەشدا هاوڕێی پێغەمبەر بی برام، دەی گەنجی بەڕێز خێرا و پەلە بکە، دەی برام تەمبەڵی مەکە، دەی برام بێ ئاگا مەبە، سەڵەوات لەسەر پێغەمبەرەکەت بدە صلی الله علیه